چەند ڕۆژێکە تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕ بوون لە پسوڵەی کارەبا و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاواریانە و گلەیی لە زۆری کڕی کارەبا دەکەن. بەو پێی ئەو پارەیەی لە مانگی یەکدا و لە چوارچێوەی پرۆژەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی بۆ هاوڵاتیان هاتووەتەوە بارێکی قورسی خسوەتە سەرشانیان. ڕووتاندنەوەی خەڵک بە ناوی پرۆژەی ڕووناکیەوە لە کاتێکدایە هەر ئەو دەسەڵاتە دۆخی ژیانی ئەستەم کردووە. خواردنی موچە و دواکەوتنی بووەتە نەریتی زیاتر لە 10 ساڵەی دەسەڵات. دوایین جاریش موچەکانی مانگی 11 و 12 ساڵی 2025 خورا. موچەخۆرانیش دەڵێن حکوومەت موچەیان دەخوات و مافی خۆیان پێنادات، بەڵام کارەبایان لەسەر گران دەکات و گیرفانیان تاڵان دەکات. بە پێی دانپێدانانی وەزارەتی کارەبای حکوومەتی ماوەسەرچووی هەرێمی کوردستان زیاتر لە نیوەی هاوبەشانی کارەبا پسوڵەی کارەبایان زیاتر لە 73,000 دینار و 80% ماڵانیش کەمتر لە 160,000یان بۆ هاتووەتەوە. وەزارەتی کارەبا وەک کۆمپانیا مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی دەکات و خزمەتگوزاریەکەی کە پێویستە بە نرخێکی گونجاو لەگەڵ ژیان و دۆخی خەڵک بگونجێت بە کەرتی تایبەت بەراورد دەکات، یان لەبارەی نرخی زۆری کارەبای ئەم مانگەوە پاساوی ئەوەی هێناوەتەوە زستانی ئەم ساڵ سەرمایەکی نائاسایی هەبووە و بەم هۆیەوە خەڵک زیاتر پشتی بە گەرمکەرەوەی کارەبایی بەستووە. ڕایشی گەیاندووە خەڵک پێویستی بە کاتی زیاترە بۆ ئەوەی لەگەڵ کارەبای 24 کاتژمێریدا خۆی بگونجێنێت. پارتی یەکێتی دەیانەوێت خەڵکی کوردستان لە نیشتیمانەکەی خۆیدا کرێچی بێت، بە جۆرێک مامەڵە لەگەڵ نەوت و غاز و کارەبا و سامانە سروشتیەکاندا دەکەن وەک ئەوەی هی خۆیان بێت و بەخێر بە خەڵکی بدەنەوە. لەو چوارچێوەشدا با تایبەتکردنی کەرتی گشتی و ڕادەستکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت بە کۆمپانیەکانی حەزب و نزیک لە خۆیان ئەڵقەیەکی دیکەیە لە سیستمی دەسەڵاتی کوردی و تاڵاییەکەی خەڵک دەیچێژێت. بە پێی بەدواداچوونەکان لە 11 ساڵی ڕابردوودا زیاتر لە 62 موچەی موچەخۆران خوراوە یان بە لێبڕین و پاشەکەوتەوە دابەشکراوە، بەڵام دەسەڵاتداران خۆیان لە گێڕانەوەی ئەم مافە خوراوە نەبان و نادان کردووە. لە بەرانبەردا هەموو مانگێک لە کاتی خۆیدا و بێ دواکەوتن پسوڵەی کارەبا بە نرخێک کە هاوتانیە لەگەڵ دۆخ و ژیانی خەڵک دێتەوە. بۆ جوانکردنی سیاسەت و حکومڕانیەکەیشیان میدیا و سۆشیال میدیا دابەستە و وابەستەکانی حکوومەت و نزیک لە حکوومەتیش پەردەپۆشی نادادپەروەریەکەی دەسەڵات لە پرۆژەی ڕووناکیدا بەوە دەکەن کە هەنگاوێکی گرنگە و دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ خەڵک بەشێکە لە خۆشگوزەرانی، بەڵام بەرانبەر ئەو نادادپەروەری و ناهاوسەنگیی نرخی کارەبا چاودا دەخەن و پاساوی بۆ دەهێننەوە. حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم کاتێک هەژماری پارەی کارەبا دەکات پێوەری بەکارهێنان دابەشی ڕۆژەکانی مانگ دەکات، بەڵام کە دێتە سەر دابەشکردنی موچە میلی کاتژمێرەکانی لە کار دەکەون و مانگ دەبێتە 45 ڕۆژ و ساڵیش دەبێتە 10 مانگ.